ئەوەی کە ئێمە لە بەدەستمان گەشت و ئەو داتانە سەبارەت بە تاوان و یاخود ئەو پێشێلکانانەی کە لە سنووری ئێمە کراوە 930 پێشێلکاری تۆمار کراوە 425 ئاشکرا بووە ئەوانەی تری ماون ئاشکرا نەبوونە کە ئەمە ڕێژەیە کە دەتوانین بڵێن سەبارەت بەو سنوورەی کە ئێمە دەتوانین بن سنووری ئیدارەی سەربەخۆسوان ڕێژەیەکی ناڵێن ئێمە خۆشحاڵین بە هیچ ڕێژەیەکی تاوان یاخود پێشێلکاری لە هەرێمی کوردستان هەبێتن بەڵام بەراورد بە ساڵەکانی تر کە دەتوانین بڵێن ئەمە ڕێژەیەکی کەمە بۆ ئەم سنوورە و جێگای خۆشحاڵیشەوە بەردەوام ئێمە ئیش لەسەر دەکەن بێگومان ئەو ڕێژەیەکی ئێستا باسم کرد ڕێژەیەکە لە یەکی ساڵی 2022 هەتا مانگی دەیە واتە ئەو دوو مانگەی 11 تێدانە بێگومان لە ماوەی ئەو دوو مانگەش هەندێک ڕێژەکە بەرسرە بێتەوە ئەوە ئەمە شتێکی سروشتیە لە هەموو وڵاتاندا تاوان هەیە پێشێلکاری هەیە بەڵام ئەوەی گرنگە بەنسبەت ئێمە ئەوەیە کە ئێمە بتوانین چۆن هەڵسوکەوت لەگەر ئەو پێشێلکاریانە لەگەر ئەو تاوان بارانە بکەین کە گرنگە یاسا سەروەر بێتن و یاسا و دادگاکان بە ڕۆلی خوان هەستن و تاوانباران و تۆمەتباران بدرێنە دادگا بۆەوەی بتوانین مافی ئەو کەسانە کە زەوت دەکرێت یاخود پێشێلەکری بۆیان بگەڕێنینەوە. ئەوەی ڕاستی بێتن کە ئێمە سەیری دەکەین زۆر جار ئێمە بەهەلە لە مافەکانی مرۆ تێدەگەن یاخود بەهەلە لە پێشێلکاریەکان تێدەگەین زۆر جار کە باسی پێشێلکاری ئەکرێ خەڵک و هەست دەکاتن کە هەموو ئەو پێشێلکاریانی کە دەرهەق بە کۆمەلگا ئەکرێتن بە تاکی کۆمەلگا ئەکرێتن لەلایەن حکوومەت و دەسەڵاتەکانەوە کەچی زۆر جار خۆی لە خۆیدا ئێمە خۆمان سەهۆکاری پێشێلکاری مافی هاوڵات تێکترین چونکە تۆ باسی ئازادی بکە ئێمە زۆر جار کەلیمەی ئازادی والێکە دەینەوە کە من ئازادم بەڵام نازانێتن لەوەی ئازادی تۆ لە شوێنێک دەست پێ دەکات و لەو شوێنە کۆتایی پێدێت کە ئازادی کەسی بەرامبەر پێشێلەکاتن هیوادارم لە هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە مافەکانی مرۆ بدرێتن چونکە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە هەموو وڵاتانی جیهان هەموو سیاسەتەکانی خۆیان بزنسی خۆیان دیپلۆماسیەتی خۆیان پەیوەست دەکەن بە پرەنسیپەکانی مافی مرۆ چکە لە کاتێک چکە دیموکراسی مافی مرۆ دوو یەک دراون و پێویستە هەردووکەن وەکو دوو هێدی هاوتەریب لەگەر یەکتر بڕۆن تۆ ناتوانانی باسی دیموکراسیەت بکەی کە کاتێک مافەکانی مرۆڤت دەستەبەر نەکرێتن و کاتێک ئێمە باس لەوە دەکەین کە ئێمە سیستمێکی حکومڕانی دیموکراسیمان هەیە بێگومان ئەبێ پێویستە گرنگی زیاتر بە مافی مرۆ بدەین و پێویستە ساڵی ئایندە ئێمە بیلۆ بکەینەوە کە ڕێژەیەکی زۆر کەمتر لەم سا پێشێلکاری تۆمار بکرێت. ئایا وڵاتان ئەتوانن تەداخل بکەن لە کاروباری سیاسیان کاروباری جەنگی وڵاتیشتر بە دڵنیاییەوە جێی بابەتێکی نێودوڵەتیە بە ناوی یاسای نێودوڵەتی بۆ مرۆیی کە ئەمە باس لە جەنگ و حیمای ئەو کەسان دەکەوێت کە مەدەنینە دیارە ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچە سنووریەکانی عێراق ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بەردەوام لە ژێر بردومانی وڵاتانی وەکو ئێران و تورکیادان جامەش پێچەوانەی هەم مەبادیئەکانی زاڕنامەی گردوونی مافی مرۆڤن هەمیش ئەو ئیتفاقاتیانەی کە لە نێوان وڵاتە زلێزەکان کراون لە تەواوی جیهاندا پێوەی پابندن و هەمیش پێچەوانەی دەستوری ئەو وڵاتانەیە چونکە یەکێک لە ڕوکنەکانی وڵات پێگوترێکە سەروەریە ئەسیادا و بەم هۆکارەوە ینی وڵاتانی دەوروبەر بەبێەوەی ڕەچاوی سیادەیان سەروەری ئەو وڵاتانە بکەن کە دراوسێنە دێن بردومانی ناوچە سنوورەکانیانەکەن بۆ مەبەستی سیاسی و ئابووری و ئەو مەرامانەی کە هەیەە بۆ جا لایەنی قومی بی یاخود هەر لایەنیشتر کە کاری لەسەر دەکەن بۆ قڕکردنی ئەو خەڵکەوە لە ئەنجامدا ئاوارەکردنی کۆمەڵە کەسێک کە هیچ پەیوەندیەکیان بەو پرۆسەی سیاسیەوە نییە کە ئەمەشوا دەکات خەڵک ئاوارە بێت و هەموو ئەو مافانەی کە لە جاڕنامەی گردوونی مافەکانی مرۆڤ پێیان دراون وەکو مافی سەرەتایی لی بێبەش بن.